باز لە بابەتێکەکەین کە پەیوەستە بە پیاوانەوە و ئەویش دەربڕینی هەستەکانە لای پیاوان. زۆر کات ئێمە لە ژینگە و لە سروشت و لە کۆمەڵگای خۆمانە هەر لە مناڵیەوە پەروەرداکرێن کە کۆمەڵێ بابەت نابێ کوڕبی کات هەتا گەورەژە بێ بە پیاو بۆ نابێت. ئێمەش هەستمان نییە بۆ نابێت کەشتێکی ناخۆش و بەڕوومانە بێتەوە یاخود بگرین یاخود هەستەکانمان دەرببڕین یاخود زۆر کات بە شێوازی لە شێوازەکان لە ناو خێزانەکەمانە مامەڵەیەکی وا بکەین کە نەبێتە گرفتی دەرونی بۆمان یاخودە و کەسانی کە هاوسەرن بەیەکەوە چۆن بتوانن هەستەکانیان لە لای یەک دەرببڕن و ئەمانە نەبێتە بەشێکی بەنگ خواردوو لەناو ئەو پیاوەیە. ئەمەش چۆن دروستە بێ بە چەند ڕێگایەکی جیاواز بووی زانیاری لەسەر ئەم بابەتە وەرگرین. میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاساد جەلال ماکرۆ توێژەری کۆمەڵایەتی و ڕاوێژکاری خێزانی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوانە. مامۆستا ئاساد زۆر بەخێر بێ بەیانی باش. سپاس بۆ بەڕێزیشتان. دەربڕینی هەستەکان لای پیاوان باڵ یەکسەرم پرسیارم تۆزێ گشتگیر کەم جوانە بۆچی لای ئێمە زۆر جار پێمان عیبە ئەگەر تووشی حاڵەتێکی نەخوازرا بین من بە نمونێ نامەوە بگرین جوانە بۆچی خۆی سواس ڕاستەکەی ئەمە یەکێکە لە هارە بابەتە گرنگەکان بۆ ژن یعنی پێویستە تێبگەن هەموو کەسێک لە هەموو جیهانە بە تایبەتی لە ناو میلەتی کورد بەشێکی پەیوەندی بە هەیمەنەی کولتوری کۆمەڵگەوە هەیە یعنی یەکسەر پێڵێ عیبە تۆ پیاویت ئەمە یەکێکە لەو دەستەواژانەی کە لە کوردەواریە بەکارێت یعنی زۆر جار بما فيه لە کاتێکە ئەو دەربڕینی هەستە بریتە لە هەڵچوون کۆمەڵە لە معانەتەکانی کەمەکاتەوە ینی گەورەترین کێشەی ئێمە لەگەڵ خێزانەکانە من کاتێک کە قسەیان لەگەڵاکەم ئەوەیە کە یەکەم گلەی ئەوان چییە ئەوەیە کە ئێمە هەستەکان نەک هەستە ناخۆشەکان ئەو هەستانی بۆ هەمبەر لە هەمبەر خاتونانی شادەری نابڕین مەسەلەن کۆمەڵێک هەستەیە کە ئێمە پێویستە دەری ببڕین شیمیای خۆشەویستی ژن بریتە لە سێشت دایمەن پیانەڵێم مەسەلەن بۆ منێک لەوانە بریتە لە هەست و سۆس مەسەلەن بۆ منە بەڵام ئێمە تێڕوانینی دیدگای ئێمە خێزانی ئێمە و پەروەردەی کردوین کە بەلامانەوە نەنگی بێت یاخود عیبە بێت لە کاتێکە توێژینەوە هەیە مثلەن باربارا دی ئەنجلس ڕاوێژکاری خێزانی ئەمریکیە باز لەوە کات ئەڵێت ژنان لە سەدا 90 ژنان ئەمە هەر بە فۆرمی ڕاپرسیشەیە من لامە لە پێگەی ئەلکترۆنی خێزان بەڵاوم کردەوە لە سەدا 90 ژنان پێیان خۆشە ئەوەندەی لە پەیوەندی فسیۆلۆجیەکان تێکەڵ بن ئەوەنە زیاتر پێیان خۆشترە هەستیان بۆ دەرببڕی هەستیان بۆ دەرببڕی بەڵام ئێمە هەستەکە دەرنابڕی ئەمە کیمیای خۆشەویستیە یعنی کیمیای خۆشەویستی یەکەم ئەوەیە دووەم بریتە لە ڕێز ئەوە بابەتی ترە حەز ناکەم بینە سەری هۆکارەکەی ئەو چیە دەری نابڕین هۆکارەکەی بە بڕوای من ئەوەی کە لە ناوەندی خێزانی کۆمەڵگەی کوردیا بم هۆکاری دەرنەبڕینی خۆشەویستی و هەست ئەوەی کە لەگەڵ لە هەمبەر خەڵکا بەکاری بێنین ڕەنگە چەند هۆکارێک بێت یەکێک لەوانە بریتە لەوەی ئێمە ڕانهێنراوین یان فێر نەکراوین یان لە بەرچاومانە دایک و باوکمان نەیکردووە زۆر جار کە باوکرد نایکە تۆش نایکەیت مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک تایبەتمەندی و شتە بە ئێمە لاوازی لە هەمبەرە یا بە بەرامبەرمان ڕەگەزیمێ ینی ئەو ئەیاد بەرامبەر خاڵێکی تریش مەسەلەن بۆ نمونە ئەوەیە کە ئێمە دەری نابڕین ئەمانوێت یعنی بە تایبەتی لە چوارچەوەی خێزان ئەمانوێت ڕامیکەین ئەمانوێت هەیمەنەمان بەسەریا هەبێت ئەمانوێت زاڵ بین بەسەریا هەستی بۆ دەرنابڕین لە کاتێکە من هەموو جارێ بە خێزانەکان ئەڵێم لە ساڵ پەنجەی کێشەی تۆ چارەسەر بێت ئەگەر تەنیا کۆمەڵێک دەستەواژە لە هەمبەریا بەکاربێنیت ئێمە لەناو خێزانین فێر نەکراوین و ڕانەهێنراوین و هەروەها هانیش نەدراوین هەتا ئێستاشی لەسەر بێت کە ئێستا بڵین ئەم خێزانە نوێنی کە ئێستا هەمانە بڵین کە دروستە بن زیاتر تازە هاوسەردارەکان پێش پرۆسی هاوسەرگیری من لەگەڵیانە کۆمەڵێک قساکەم یەکەم شت لەوانە بریتێ لەوەی کە هەستی خۆت بۆ هاوسەرەکەت ئەزانی ئەگەر بە هاوسەرەکەت بڵی تۆ زۆر گرنگی بۆ من خاتون زۆر مهم ماوە ینی دەستەیەک ڕستەیەکە هیچی تێناچێت ئەم دەستەواژانە تۆ زۆر گرنگی بۆ من نیوەی معانات و ژانی ئەو لەبیرە باتەوە ئێمە زۆر جار هەر فێر بووین یعنی بە حقیقت ئەو جارە وتیان ڕخنیان لێ وتیان مامۆستا تۆ بۆ ئەڵێ ئێمە بازارکردن لەگەڵ خاتونانە نیوەی ژانی لێ وتم کاکە بەجددیمە ئەی پرسیارەکە عکسکەینەوە چییە وتم بازارکردن ئەو زۆری پێخۆشە لەگەڵ تۆە بازار بکات یعنی هەموو چاکبوونەوەی پشتێشەکانێتی چاکبوونەوەی ئازارەکانێتی چاکبوونەوەی هەموو معانەتەکانێتی بەڵام ئێمە تێناگەین یەک شت هەیە کاکە شێخ من بە حقیقت حەزەکەم بزانین هەمومان تێگەیشتن لە کەسێک کە بۆت گرنگ بێت لاوازی نییە بەهێزیە ئێمە نامانوێت تێبگەین
کێشەکە ئەوەیە بەخوا من ئێستا لە فۆرمی خێزانیە لەوە تێگەم کاک ئازاد ئەیەوێت ئەو شکۆی وەکو پیاوە بپارێزێ هەر بۆیە لەوانەیە بوون و دەست ناکا بە گریان هەر بۆیە ئەگەر شکستێکە خوا باسی ناکە کاتی چی بکە بۆی کە ئەم هەستە دەربڕێت و ئەو با بڵێن لایەنی شکۆکەشی پارێزراوە بێت هەردوو لایەنەکە بەیەکەوە وەڵاهی خاتون ئەزانیی خۆی یعنی ئەتوانم بڵێم ئێمە پێڵین خۆڕوودکردنەوەی ناخ لە دەروون ناسیە یعنی باشترین ژن بەختەوەرترین ژن کە پیاویان هەبێت ئەو پیاوانن کە ناخیان ڕوتەکەنەوە بۆ هاوسەرەکانیان یعنی ناخی خۆیان هەڵە ماڵن ئەو ڕۆژە چی ڕوێ بە بۆیانە جێڕنەوە جا توێژنەوەیکی سیر بەرچاوم کەوت ئازاد ئەڵێ لە زانکۆی مەگیل توێژنەوەیەکیان کردووە بینیویانە هەر پیاوێک تەنیا بەشێک لە خۆی بۆ هاوڕێکانی باس ئەکا بەڵام ئەو کەسەی کە پیاوێک هەموو بیر و باوەڕ و هەستی خۆی بۆ دەرەبڕێ تەنیا ژنێکە واتە بۆ ڕەگەزی بەرامبەرەکەیەتی بەدڵنیایەوە یعنی ئەمە یەکێکە لەو خاڵان ینی من دایمە نەڵێم ئەمە تۆ بەختەوە ئەو خێزانانی کێتە لام هیچ لە ئێمە زۆر مەنگین مانگ یعنی لەو ئەو مەنگیە تۆ لەبەرەوەی کە تۆ ئەو هەستبوونەوەی ئەو هەستی بۆ دەرەبڕیت ئەو ئازاری بۆ دەرەبڕیت عادەتەن ئێمە ئەو کێشانی کە هەمانە لە ژیانی خێزانی خۆمان لەکوێ ڕنگدانەوەی هەیە لە شوێنی ئیشکردنمان ڕنگدانەوەی هەیە ئەگەر ڕۆشتیتەوە لە ماڵەوە ئەو ڕۆژەی ئەمڕۆت بۆ هاوسەرەکەت جێڕایەوە ئەزانی نیوەی چارەسەری ششکەم بەس بەعکسەوە ژنان کە کێشەیەکیانە بێت کاردانەوەی لە ماڵەوە هەیە لەگەڵ هاوسەرەکەی معدل کێشەی هەیە یعنی ئاسیرکە ئەو خۆی گەوری وای دروست کردووە هەموو ئافرەتێک وایە ئێمە بێت تێبگەین لەوەی کە لەسەرێکی ژن بخەینە سەر کە لەسەرێکی پیا و ئەنجا لە شتەکان تێگەین یعنی ئێمە گەر کێکی خۆشەویستیمان هەیە نۆ بەشی ئەو هاوسەرە یعنی ئەگەر بیکەی بە دە بەشەوە نۆ بەشیان هەمیشە خەیاڵی لای مێردەکەیەتی بەڵام مێردەکەی لە دە بەشیان یەک بەشی هەمیشە لە خۆشەویستی لای ژنەکەی نۆ بەشەکەی تر نۆ بەشەکەی تری لە دەرە لە شوێنی ترە کێشە ئەوەیە ئێمە تەنیا لەو بەشە یعنی پرۆسەی ئێمە فێر نەکردنە و ڕانەهێنانە و پێنەدانی زانیاریە بە هاوسەر من بابەتێکم نووسی بۆ هەردووکیان کوڕەکەم کاتێ شوت کرد کچەکەم کاتێ شوت کرد زۆر دەنگانەوەی هەبووە تاکرا بە عەرەبیش یعنی یەکێ لەو خاڵانەوە بوو ئەگەر بێتاقەت بوویت هەستی خۆت دەرببڕە ئەجێ هەستە کۆمەڵێک هەڵچوونە ینی تۆ بەشێکی تووڕەبوونەکانی ئێمە پەیوەندی بۆنەوە هەیە خاتونی عەزیز یعنی هۆکارەکەی ئەمەیە کە ئێمە ڕانێنراوین و لە کۆم فێر نەکراوین و نازانین چۆن تعبیریشکەی باشە ئەم بابەتە کە پەیوەستە بە هەمومانەوە من هاوکارم سەحەر راپرسێکیشی بۆ ئامادەکردین لەگەڵ چەند کەسێکە لەم بابەتەیە قسەیان کردووە بابزانین بۆ چوونی ئەوان چییە با پێکۆ بینەری کاتێک هەست بە بێتاقەتی ئەکەن هەستێکی ناخۆشتان هەیە لەم کاتانە چی ئەکەن هەر کەسە و ڕێگەیەکی جیاواز ئەگرێتە بەر هەندێک کەس هەیە لەوانەیە لە ژوورێکە ئەمێنێتەوە بە تەنیا کەسی وایە خۆی سەرقاڵەکە دەسەکا بە گریان یا ڕێگەکەلێکی جیاواز من دێمە لای کۆمەڵک لە ئێوەی ئازیز بۆ ئەوەی کە ئێوە پێم بڵێن کە بۆ نمونە لەم کاتانە چی ئەکەن کاتێ بێتاقەت ئەبی چی ئەەکەی بۆ دەربڕینی هەستەکەت و ئەوەی کە ئەو بێتاقەتیە لە خۆتا لەناوبەری بەڵێ من وەکو خۆم کاتێک کە بێتاقەت دەبم یاخود زۆر تووڕە دەبم زیاتردان بە خۆمدا دەگرم بۆی تووشی هەڵە نەبم بۆ نمونەگەر لە ماڵەوە بیدەچمە دەرەوە یاخود زیاتر بڵێن لەگەڵ هاوڕێکانم باسی یەکەم کێشەکانی یەکتری باز دەکەین بۆی تەواو لە یەکتری دڵنیابین تەواو کێشەکان حەل بکەین واتە دەردەدڵ ئەکەی لەو کاتانەیە بەڵێ بەڵام تووشی هەڵچوون و یعنی هەڵەی لابەلاو پەرچەکردار نابم لەم کاتانەیە تێ خۆت کۆنتڕۆڵ بکەیت زیاتر هەوڵ دەم خۆم کۆنتڕۆڵ بکەم بەسەر شتەکانە زاڵم ئینشاڵڵا باش ئەمە نەبیکەیتە خۆت ئاخە بنیامیتر لە ناویش زۆر هیلاکە بێ بەڵێ خۆی مەفروزە پیا و لەو کاتانەیە یعنی عیب نییە گەر پیا و بشگری لەو کاتانەیە بەڵام هەیە دەری دەبڕێ هەیە دەری نابڕێ بۆیە باشترە خۆت کۆنتڕۆڵ کەی جا بە هەر شێوازێک هەیە خۆی بەتاڵ دەکاتەوە بە نووسین هەیە زیاتر دەری نابڕێ و بەڵێ وەڵای وەکو خۆم زیاتردان بە خۆمدا دەگرم و کۆنتڕۆلی دەکەم بەڵێ وتت دەردەدڵیشەکەی کەسێکی تایبەت هەیە جێ متوانێت بێ زۆر لەلای ئەو دەردەدڵە کردبێ
بەڵێ هاوڕێ منداڵیم هەیە تاکو ئێستاش بەردەوامین دەردە دڵ لایەک دەکەین. کاتە تاقیت کردوێتەوە؟ بەڵێ کێشەمان نهێنی پارێزە؟ بەڵێ. وەکو کچێک کاتێ بێتاقەت ئەبی چی ئەەکەی؟ منۆکو خۆم زۆر کەم بێتاقەتە بم، بەس کاتێککە بێتاقەتە بم زیاتر لە ماڵەوە دانیشم خۆم خەریکەکەم بە موبایلەوە بەس ئەوەی تووڕەبوونەکەم دەرنابڕم، یان بێتاقەت بم دەری نابڕم. بۆ کچان دەڵێن ئاسانترە بۆ نمونە خێرا دەسەکەن بە گریانە ئەمانە نییە کاتتۆ بالضبط، یعنی هەر کچێکە بینێڵێن کاتێکە بێتاقەتە بم یەکسەر دەسەکەم بەگریان، بەس من وانیم نا زۆر کەمەگریم. هاوڕەکان دەیانوت بەغیلی پێ ئەبەی باشە ئەی ئەمە هیلاکت ناکا لە ناخە؟ خۆی من کە بێتاقەتە بم تۆ گەردانیشی قسە لەگەڵ کەسێکی لانێ بێتاقەتێکی خۆ بوو کەسە بڕێژی دڵی بشکێنی قسێ بکەی کە دوای لی پەشیمان بیتەوە بۆی بەڕای من بێدەنگیەکە لە هەمووی باشترە. بۆ نمونە دەردەدڵ ناکەی ئیتر زۆر ئەگەر بێتاقەتیەکەت زۆر بێ؟ ئەگەر زۆر بێتاقەت بم لە لای هاوڕەیەکی نزیکم یان دایکم یان خوشکەکەم باسیەکەم هەر بمێنن بۆت. مامۆستا عەلی کاتێک شاعرێک وەکو جەنابەت هەستێکی بێتاقەتی ئەبێ چی ئەکا بۆ دەربڕێنێ؟ بەخێر بن سەر چاوم لە ڕاستیە بێتاقەت بوون لە کۆمەلگای داخراوە ئێجگار زەحمەتەوە دەنیگەرانیەکان لە ناو ئینسانە لە کۆمەلگای داخراوە هەردووبارە باشترین پەنا ناو خۆتی. لەبەرەوە لە کۆمەلگا داخراوەکانە لە کۆمەلگاکانی ناو شەڕە ئەو کۆمەلگانە کۆمەلگای غەمگینن، کۆمەلگا غەمگینەکان کەمتر لە دەرەوە پەنایان دەسەکەوێ هەمیشە لە ناوە بە دوای پەنایاگەڕن. باشە ئەو هەمە بیکەیتە خۆت هیلاک نابێت ناخەت. ڕەنگە بۆ ئەدیب و نووسەرێ تەشکیلیەک سینەماکارێ باشتر بێ ئەو ئازارە ئەو غەمگینی کە هەیەی ڕەنگە لە کارێکیامانی فێز ببێ بەیان ببێ بێتە دەرەوە. بەڵام خۆ کۆمەلگا ئەم کۆمەلگایەکی غەمگینە، کۆمەلگایەکی بێتاقەتە. ئەم بێتاقەتیان ئەگەریکی لە هۆکارەکانی هوەریە ئەدەبی نەبێ ئەمە چۆن بێنێتە دەرەوە. دەرەوە ئاگرە ناوە ئاگرێکتیایە، دەرەوە بێمتمانیە ناوە ئازارێکتیایە، دەرەوە دڵڕقیەکە ناوە لە ناو پەراش بووی دڵێ وا بووە بە فەنەر و لە تووپەتە بێ. ئەلێرا فاسیلەیە لە بینی مرۆڤی غەمگین و دەرەوەیە هەیە واتە پچڕانێک هەیە درزێکی گەورە لە بینی منی غەمگین و منی بێتاقە لەگەڵ کۆمەلگایەکی دڵڕق، کۆمەلگایە کە ئامادەی گوێگرتن نیە، کۆمەلگایە کە متمانەی پێناکەی. ئەلێرەوە ئەم بێتاقەتیانە گەشەیەکە بۆیە تۆ زۆر جار کۆمەلگا ئەڵێن فڵان شار ئەمساڵ لە دنیادا بە شارێکی دڵخۆش ناوبرا، تۆ لە دەموچاوی خەڵکەکە دەبینی دڵخۆشن. بەڵام تۆ وەکو خۆت یعنی کەس هەیە لەم کاتانە دەردە دڵی بۆ بکەی ئەوەی کە باست کرد متمانە هەبێپی؟ لە ڕاستیا من خوا هیچی ناومەتە تۆزە قەڵەمێکی یاوەتە دەستم ڕەنگە باشترین پەنا ناو قەڵەم و کاغەز و وشەکان بێ و لە پاڵەوەشە حتمما خەڵکانێکن تۆ ڕۆژانە گفتوگۆت هەیە لەگەڵیان قسە و باستە دەر لە گفتوگۆ ئەوەی کە سەنگی سەبورت بێ قسەی بۆ بکەی. من پێم وایە باشترین قسە ڕاستەقینەکانی دڵی خۆت ئەبێ بۆ کۆڵانەکانی ناو خۆت بگەڕی لەوێ قسەیان لەگەڵا. باشە هیلاک نابێ بنیام ئەم هەموو هەربی کاتە خۆی بەداخەوە بەرەوەڵی کێڵی کۆمەلگای غەمگین و کۆمەلگای داخرا و کۆمەلگایکی هیلاکە لەبەر چی هیلاکە لەبەروی لە دەرەوە پەنانیە. ئێمە وەگوتم لە بینی ئێمەی ناوەوە ئێمەی غەمگینی و دڵتەنگیەکانمان لەگەڵ ئەوانی دەرەوەیە درزێکی گەورە فاسیلەیەکی ئێجگار گەورە هەیە کە بە بڕای من پڕکردنەوەی ئێجگار زەحمەت. بەڕێزت وەکو کەسێک کە هاوسەرت هەیە ماڵ و مناڵ دەوامی دەرەوەکەی لەگەڵ هەموو ئەمانە کاتێک هەست بە بێتاقەتی ئەەکەی لە خۆتا چی ئەەکەی بەوەی کە بەدەست ئەو هەستەوە خۆت ڕزگار بکەیت؟ وڵی من خۆم کەسێکی زۆر گەشتبێنم زۆر بەستە بریشم هەستەکەم هەوڵێم لەگەڵ ئەو شتیان ڕابێم ئەو بێتاقەتیەکە هەیە ڕابێم لەگەڵیا و لەگەڵ یا ئەژیم شتە خۆشەکانی هێنمەوە بیری خۆم لەگەڵ ماڵ و مناڵەکەما خۆم مەشغوڵەکەم وردە بە پێ تێپەڕبوونی کاتێکەزانم ئەو شتێکە ناخۆش بۆ ڕۆیشتۆ نەماوە. یعنی بۆ نمونە بە تەنیا دابنیشید لە ژوورێکە یاخود تەلەفۆن بۆ دایک خۆش ئەمان بکەیت بۆ دەردە دڵکردن ئەمانە هیچیان ناکە یا دەستکەی بەگریانە؟ لاچی زۆرها گەشتەکە زۆر بهێنێ بێتاقەت بی بگریت دوای تۆزێ ها دڵە باشە بێ بەس وەکو تەلەفۆنکردن نا دڵم نا تەلەفۆن نە بۆ دایکم کەم نە بۆ خوشکم کەم لەبەروی ئەوانیش بێتاقەتکەم و حەزیشم لێ نییە بە تەنیاش دابنیشم خۆم مەشغوڵەکەم بە ئیشێکەوە ئیترەها شتێکەکەم بمەوێ ئەوە نەهێڵم شتێکی خۆشەکەم بۆ نە من چێژ لە ئیشکردنێک خواردن دروستکردنێک شتێکە بینم تا وردە ئەوم بیرەچێتەوانێ. والله ڕێکێکی باشەگریت هەبەر ئەی وەکو دەردە دڵکردن و دەردە دڵکردن سکونایت پێ
بەخشێت یان نا هەر هەوڵی خۆت سەرقاڵکەی بۆ شانە بەتەکیید ئەگەر دەردەدڵکەی بەز و کوتم یعنی قەت کەسێکم حەز ناکەم دایکم یان خوشکەکەم بۆنە لایەن دەردەدڵ بکەم لەبەر دوو هۆکار لەوە ئەچێ یەک ئەها بێتاقەتیان کەم ئەگەر هەنی بۆ نە شتێکی شامپێنێکرێ من حەز نەکەم شتێ بکەن بێتاقەتیان کەم یان شتێکیان پێ بکرێ بیانەوەی حەلم بۆ بکەن بە شتەکەم لێ قورستر بێ ها بەس زۆرتر لەگەڵ هاوڕێ ئەتوانی دەردەدڵ بکەیت ینی هاوڕێت هەیە لەم کاتانە جێ متمانەت بێ بۆ دەردەدڵ دوو هاوڕێ زۆر باشم هەیە دوو هاوڕێ سێ هاوڕێ زۆر باشم هەیە بەستر ئەوان بەڵێ من بوونی هاوڕێوانی ئەمەتە لای خوشک جاری وایە چوزانم هەستێکە یا شەرمە یا شتێکی تر هەر منوانیم زۆر کەس هەیە حەز ناکە لای خوشک و دایک بۆن ئەو قس هەنێک شتە یانێک بابەتێ باسکە بەس لای ڕەفیقەکەت ئیتر دەردڵی خۆتی لاکەیت لای هاوسەر لای هاوسەرەکەشت ئەتوانین دەردەدڵ بکەیت ئەوی شەر وەکو هاوڕەیەک وایە تەوان ئەگەر وەکو هاوڕێ بێ ئەمە قسەی ئێوە بوو کۆمەڵێکتان کە لە کاتی بێتاقەتبوونا چی ئەکەن هیوام ئەوەیە زیاتر خۆمان بناسیین بۆی کە لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەستە جیاوازەکانمانە بە باشترین و دروستترین شێواز بتوانین مامەڵە لەگەڵ خۆمان و هەستەکانمانە بکەین. سپاس بۆ ئەو بەڕێزانە بەشدار بوون لەم ڕاپرسیە بە هەر لە درێژێ ئەو پرسیارانە لە کاک ئازادیش پرسید جەنابە لە کاتی هەستەکانە چۆن مامەڵاکی چۆن لەگەڵ یانە با بڵێن مامەڵاکی تو خۆت ڕزگارەکەی ئەگەر بۆ نمونە بێتاقەت بیت لە ماڵ بەپیزەوەکەیە لە ماڵەوە لە دەرەوە شەڕی بۆ دروست مەکە سەرکەوت بەپیزەوەکەیە تەماشاکەم یعنی ئەگەر بزانم گونجاوە ئەوە شتێک لە دەرەوە ڕوویەوە ئەی جەرمەوە مەسەلەن باسی یەکەم ئەگەر پێشتر پرسی پێکرد بێت یارمەتی دەیە بەس پێشتر پرسی پێ نەکرد بێت ئەی باشە من نەمووامەکە ئەمە هەموو کەسێک بڵێن عادەتەن ئەو کاتانی هەست دەربڕینی هەست بەڵێ من تایبەتمەندێکمەیە حەزم لە چوونە دەرەوەی بۆ ئەو بناری گۆژەیە جاری وە هەیە هەموو هەفتەیەک دوو جار ینی ئەڕۆم ینی خەیاڵی جوان جوانم بۆ دروستە بێت ئەوە بەشێکیە لە دەربڕین هەستەکانی خۆم عادەتەن ئەمە بەڵام دەربارەی میوانە جوانەکانیش کۆمەڵێ ئەوەی بەڕێزت پرسیار لێکردن تێبینی یەک شتم کرد فەرموو سیرەکەم ئەڵێ هەستەکانی خۆم بۆ هاوڕێکەم دەرەبڕم واتە دەردەدڵەکە دەردەدڵی خۆم بۆ هاوڕێکەم کێشەی زۆربەی خێزان و ژنی کوردی ئەوەیە تۆ دەردەدڵ بۆ هاوسەرەکانمان دەرنابڕین بە منیشەوە زۆر جار ینی بە حەقیقەت ئێمە کەسی یەکەمی ژیانمان دەردەدڵەکانی بۆ دەرنابڕین کێشەکە لێرەوە سەرڕە بەس خۆی من زۆر جارەڵێم جاری واشەیە ناوێری دەری بڕی دوایی لە کاتی هەڵچوونە ئەیاتەوە بەڕووتە یەک شت هەیە خاتون ئەوە ئێستا بۆم هات هەندێک جار زۆر پێ و ڕوبەڕووم بۆتەوە شخصیتێکی زۆر بەرزی هەبووە کە سەیرەکەم زۆر بە لاوازی بینیومە وتم بۆ بەڕێز بۆ بەم شێوەیە سەیرەکەم نقطەی زۆعفی چۆتە لای هاوسەرەکەی یارمەتی نایە لە کاتێکە جا خراپترین زۆری پیا و ئەو پیاوانن کە نقطەی زۆعفیان ئەچێتە لە خاتون ئەگەر نقطەی زۆعف بەداخەوە من لێراڵم ئەو یارمەتیت نایە لە کاتی شەڕە لە کاتی دەمەبۆڵەیە لە کاتی فەرتەنەیە لە کاتێکە کە ناچی بۆ تەعزیەکەی ماڵی ئاوەڵزاواکەت لە کاتێکە ناچی بۆ تەعزیە لە کاتێکە خوشەکەی لە ئەوروپایەتەوە تۆ ئامادەنی میواناری بکەیت و مەزاجی تاوانیە یا تۆ بەڕووتە تێگەی ئەمە هەندێک حاڵەتە یعنی نقطەی زۆعفت بچێتە لای هەندێک جار ببوورن ئەمە عام نییە هەندێک ژن تۆ ئەبیتە کۆیلە و دەستەمە و ئیتر تۆ ناتوانانی حڕیەتی خۆتی هەبێت لەمەیە ئەنجا بەشێکی ژەبێ خاتونان تێبگەن کاک سەرکۆ ئێمە هەندێک جار پێویستمان بە جۆرێک لە حڕیەت و ئازادی هەیە هیچ ژنێکی کورد و حڕیەتە نایە ئەو بەشە حڕیەتە نایە ئەو داعنیم بۆ مەجالێکی تر بۆچینی پرسیاریەوە بکەین ئێستا هەر لە ڕاپرسیەکەی جۆمان لە کۆمەڵێک لە هاوڵاتیان بوو لە زۆرینەی قسەکانیانە ئەیان و بێدەنگی هەڵابژێری یاخود دەری نابڕین ئایا ئەمە ڕێگە چارەیە یاخود دەربڕینەکەی باشترە یاخود تۆ ئەو شێوازی کە بەڕێزەڵی ئەو دوو هاوسەرە ئەبێ هاوکاری یەکتر بکەن یعنی هەندێک کات تۆ لاواز زەبیتەوە بەدەست کێشەیەکەوە ئەو یارمەتی تا هەڵتەسێنێت ئەمە چەند گرنگە زۆر جوانە یەکێک لە بکوژەکانی ژیانی خێزانی بێدەنگیە یعنی بێدەنگی جۆرێکە لە چەک کاتێک بێدەنگی لە ماڵە هەبوو وردە
شتێک گێتەنەوە پێڵێن تەلاقی ڕەش یعنی تەلاق ئەوە پێڵێن جیابوونەوەی ڕەش ئەبێ هەرچۆنێک بێ ئەگەر شەڕیشکان بێدەنگی دروست نەبێت یعنی منڵێم زۆر جار شەڕ لە بێدەنگی لە ماڵە باشترە چکە شەڕەکە تۆزێک هەڵە چوونەکە ڕۆیە بەس کە هاتی تو چوویتە ژوورەکەتەوە و ڕاو کرد و دەرگاکە و کردەوە بەتونی و لە ژوورەکە خەوتی تو بەیانی ڕۆشتی تو هاوسەرەکەت نبینی ئەمە بکوژە باش یعنی ئەڵێ قسە بکەن ئەڵێ دەردە دڵ بکەن بۆ یەک قسە بکەن بۆ یەک بەدڵنیاییەوە ئەوە دوایش ئەڵێ دوای وەکو خاڵی لاواز بەکارێنێ ئەمە چۆن بوترێک بەڵام دەردە دڵەکان ئەبێ بزانیت چیوە نیە تۆش نابێ هەندێک شت هەندێک تایبەتمەندی ڕەنگەمە بەس بۆ نمونە هەندێک تایبەتمەندی هەیە تا ئێستاش پیا و بە هاوسەرەکەی ناڵێ بەس من خۆی لەگەڵیانی مەسەلەن بۆ نمونە من خۆ مەڵێم ئیدارەی خێزان هەمیشە لای ژن بێت مثلا بەس ناتوانانی هەموو پارەکانی تەسلیم کە ئەڵێم هیچ ژنێک معاشی مردەکەی نازانێ زەنی دایمەن کە ملیۆنێک و 200 وەرەگەی تۆ دایمە سڵ لای دەیشاریتەوە ئەڵێم برادەر لە شوێی شاری تۆ دەشغڵی سیارەکەیە یعنی بۆ معدەلی چووکە هەمووی لێ سەنێت ئەدێ ئەمە بۆوە ئەوە بۆ ئیداری زۆر جوانی هەیە بەڵام کاکە چەکتەکە یعنی بەجددیمە کاک سەرکۆ مە بەسمەوە نیە ئینشاڵڵا ینی شتێکی خراپ بێ یعنی لێرە ئەبێ جاری وایە باوەڕکە ئەزانی هەندێک پیاوەیە و بەرنامەم بۆ داناوە و تۆ دی مامۆستا بە قورعان لە پەلوپۆ خستوم لە پەلوپۆ مەخەیت یعنی لە هەموو شتێک شاراوە نەبێ لە بینی ژن و مێردە ئەبێ شاراوە نەبێت تۆ کاتێک کە تۆ 600,000 هەیە ئەو 600,000 تێکەڵ یەکەن ملیۆنێک و 200 ئیداری ماڵەکە زۆر بەباشی بەڕێوەڕات بەڵام کاتێک کە هەستەکەیت ئەبێ تۆش ئاهات خاتونی عزیز تێبگەی لەوەی کە ئێمە لە کوردستانین ئەم برادرانەی کە لە پێش سەردەمی پرۆسی پێشزەواج بووە سیرەکەی نایمێنێت یەک برادری نامێنێت زۆر بەدەگمەن برادەرەکانی ئەمێنێت بەتایبەت کاگازاد ئەگەر حکمێکیش بین بۆی کە بۆ منە خانمان نەکەین بەوەی کە هەموو بەشە مافەکانی پیاوانی زەوت کردووە بگرە زۆر جارەمە سوودی هەبوو ینی باسی خاڵێکە کرد بۆ نمونە موچەیەکی هەیە ئەم ژنە بیری کردوەوە چۆن بیرکردنەوە لای خانمان زۆر فراوانترە زۆر منڵێم ئیدارەکاتەوە لەوەی کە بۆ نمونە بیر لەو داهاتووشەکاتەوە یعنی ئەگەر تووشی ڕوبەڕووی هەرچێ ئەمەڵی کیسەکەی بەشیەوەی تایە کە بەخوای گەورە جۆبگرە ینی من ئەمە لە ژیانی خۆشمان سەیر دەکەم ئەبیتە خاوەنی خان و ئەبیتە خاوەنی سیارە ئەبیتە خاوەنی شخصیت ئەگەر ژنەکە و لە پشتی بێت بۆ زانیاری یعنی من هەمیشە واڵێم هەڵە لێم تێمەگەن کە هەندێک قساکەم یعنی وە هینی هەیە بڵین پێشینە و پاشینەیژی هەیە یعنی ئەوانەی کە بۆش هەر خوا بەرەکەت دەخاتە ماڵەکەیان یعنی سبینی ئەوە بەرەکەتی تێکەوە بەڵام کە ئەوەی کرد وتی من و تۆ ئیتر ئەوە لەوە ئەترسم من زۆر جار یعنی یەکەم پرسیاری من لە فۆرمەکانیشە ئەوەیە زۆر جار ئەوە خراپ یعنی بەجددی ئەی بۆ کاکە کە تۆ ئەوە بە خۆتی زانی دەردەدڵی لاگەیت ڕیفڕێژی پەیوەندی خێزانیەکەیت زمانە خۆشەویستەکانە کە جاری تر ئێمە باسمان کردووە بۆی باسەکەیت کۆمەڵێ هەستی بۆ دەرەبڕیت هەستی ئێمە کە دەری بڕین ئێمە بەداخەوە هەندێک بابەتێ من نامێ بسمە ناوە خنەکەی ئێمە لەگەڵ هەستەکان دەرەبڕین سەرە کێشەی بۆ پەیوەندیە تایبەتیە فسیۆلۆژیەکان یعنی وا ئازانی یەکسەر ئەوە کاکە مەرزنی ئەوە بێت مەرج نییە تۆ ئەوە بۆ زانیاریتان لەبەرەوە زۆربەی کات ئەو هەستانە کە دەرەبڕی گەورەترین پینەی بینی پەیوەندی خێزانەکان بۆ 2 مانگ بۆ مانگێک بۆ هەفتەیەک بەس ئێمە هەردووکیمان ڕەبت کردووە باش کاک ئازاد بە حکمی ئەوەی ئیتر بتوێت نەتەوێت پیاوی لای ئێمە ئاسان نییە دەربڕێنەکان بووی ئەو بەداخۆ لە ڕاپرسەکە بینمان کچەکان و ژنەکانشمان هەروایە جا ئێستا تا چەند گرنگە خوێندنەوەی زمانی جەستە شارەزابوونی ئەو کەسا ئەو هاوسرە ئەو مێردە لە ژنەکە هەبێ بۆەوەی کە ئەم کێشەی تا ڕادەیەک هەنگاوەکە لە لای خاتونەکەەوە چارەسەر بکرێت من پێش هەر لە سەر دەستپێکی بەرنامەکە شتێکم وتم تێگەیشتن لە کەسێک کە بۆت گرنگە بەهێزیە لاوازی نییە بەقورعان ئێمە گەر لێک تێبگەین کێشەکان ئەتوانی بە ئاسانی شارەسەریکەیت کێشەی ئێمە ئەوەیە نامانەوێت لە یەکتری تێبگەین یعنی ئەگەر بتەوێت لێ تێبگەیت مەسەلەن بۆ نمونە ئەوەی ئەم بەرنامانەی کە ئێوە بەڕێستان لەو ڕاپرسیانەیە پێشکەشەکەن ئەو بەرنامە خێزانەی کە پێشکەشەکەن ئەمە هەمووی بریتە لەوەی کە تۆ یعنی ئەجینەخۆ من هەمیشاڵێم بەختەوەرترین پیا و ئەو پیاوەیە کە ژنەکەی خۆشەویستی بۆ دەرەبڕێت یعنی بەجددیمە زۆر مهمە ئەمە مهمە یعنی خۆڕاستە مەسەلەن لە هەموو جیانەوەرەکان هەوایە بێ نێر جاری وهەیە دەست پێش خەریب بکە بەڵام بەختەوەرترین پیا و ئەوەیە ئەجینە ژن زۆری پێخۆشە بۆ زانیاریتان زۆربەی ژن کە لە هاوسەرەکەی جانە بێتەوە زاری وایە لەبەر مناڵ نییە لەبەر ماڵە ماڵکی زۆر خۆشەوێت ئاک بڕۆ سیرم بەرە جەژنانەکە هەمی هەڵزنەوە بە دار و پەنجەرە و دار و بەرد و مەسەلەن خەریکی پاکردنەوەی ماڵ ئەمەنی لە خۆشەویستە نەبێتەوە بەڵام ئێمەی پیا و ڕێزی ماڵەکە جاری وایە حورمەتی ماڵەکەمانەکەینە چێشخانە ماڵێکی سارد و سەر مەسەلەن بۆ نمونە ماڵێکی بێمیوان ماڵێکی بێمەزاج ماڵێک تەقدیمەکەین کە نایڵین ئەو تایە ئاسوودە بێت کێشەکە ئەمەیە ئەجینە من زۆر جار ئەوە ئاڵێم با تەسەورکەن ئەگەر ئەو ئاسوودە بێت لە ماڵەوە یعنی ئێمە
کێشەی ئەو ئێمە چییە کە تەلەفۆنمان بۆ کاڵێ لە کوێی معنەوەی خۆشەوێت بۆ تۆ ڕابیت تەلەفۆنەکاڵێ لە کوێی یعنی لە کوێی خۆکەکە ئەمە معنەوانیە ئیتر تۆ ئەو مەسەلەن بۆ چاودێریت کە ئەو معنەوە تۆ بۆ ئەو گرنگی لەو لایەنەوە سیرکەین لەو ڕۆ سیرکەین و پێشتریش ئەوە باسی وەشم کرد کە لەسەری ژنێک بێنە سەر کە لەسەری پیاوێک لەوە تێگا کە ئەو نۆ بەشی مێشکی بریتە لە خۆشەویستی ینی چیمای خۆشەویستی ئەو لە ژووری مەتبەخیش کە پەرداخەکە شکێت خیاڵی لێ مێردەکەێت لە ژووری نووسن لە مەخزن کە گسکەکەیان خۆشەویستی خیاڵی لێ مێردەکەێت بەس تۆ خیاڵی لای نییە تۆ خیاڵی لای پیشەکەتە تۆ مەهامە دەوەیە لە پیشەکەتا سەرکەوتوو بیت ئەو مەهامی ئەوەیە لە پەیوەندی لەگەڵ تۆیە خۆش ئەو کە ئەوە ئەڵێ ئەوێ پەیوەندەکە بێڵێتەوە ئەو پەیوەندەکە بۆ ئەو گرنگە پەیوەندی نێوان ژن و پیاوەکە بۆ ئەو زۆر گرنگە بۆ یاڵێتەوە لە کەواتە لە کۆتاییە پێویستە بە هەردوو لا هەماهەنگیەکە بێت بەدڵوانن ڕێز و خۆشەویستی وا بکات کە لە یەکتر تێبگەن و واش بکات ئەم ڕێز و خۆشەویستی خانمەکە پیاوەکە وا لێ بکات کە هەستەکانی خۆی بەردەوام دەبێت. زۆر دووبارە سپاس دەکەم.